ئەوانەی لە نێو ئەم تابوتانەدان دوو مانگ لەمەوبەر بە هیوای گەیشتن بە ئەوروپا ڕێی هاتوونەهاتیان گرتە بەر کەچی پێکەوە و بە کۆمەڵ گەڕێنرانەوە بۆ نیشتیمانەکان، بەڵام ئەم جارە بە مردووی لە کاتی گەڕانەوەی تەرمەکان لە ڕێی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیەوە بێەوەی هیچ بەرپرسێکی حیزبی و حکومی بەشداری بکات کە سوکارەکەی تەرمەکانیان گەڕاندەوە بۆ شارەکەی خۆیان و لەوێ بە خاکیان سپاردن. ئەم کەسانە بریتین لە دوو برا و چوار منداڵی یەکێک لە براکان ڕۆژی 23/12 ساڵی 2015 لە دەریای ئیجەدا خنکان. لە ناوم خێزانەدا تەنها دایکی منداڵەکان ڕزگاری بوو و هێشتا تەرمی یەکێک لە منداڵەکانیان نەدۆزراوەتەوە و لە دەریاکەدایە. ئەو خێزانەی لەم کارە سادەدا بە کۆمەڵ گیانیان لەدەستدا دانیشتووی شاری کەرکووک بوون. کۆتایی مانگی 11 ساڵی ڕابردوو پێکەوە چوون بەرەو ئەوروپا. ئەوانە خوشکەزای من بوون، سالار و عەبدولقادر. شەوی 23/12 تووشە و کارە ساتە هاتن. سالار و عەبدولقادر و چوار مناڵی بۆ کارە ساتە دڵتەزیێنە گیانە لەدەستدا لە نزیک دورگەیەکی یۆنان. لە کاتی هێنانەوەی تەرمی ئەو خێزانەی کەرکووک ئەندامێکی پارلەمانی عێراق لە فڕۆکەخانە ئامادە بوو. ئەو ڕەخنەی لە بەرپرسانی هەرێمی کوردستان گرت کە زۆر بێباک و خەبساردانە تەماشای مردنی بە کۆمەڵی هاونیشتیمانەکانی دەکات کاتێ سەری خۆیان هەڵدەگرن و لە ڕێگادا گیان لەدەست دەدەن. بەداخەوە کە نیشتیمانەکەی ئێمە وای لێ هاتووە خەڵکەکەی بەردەوام جێ ئەهێڵن و تووشی ئەم کارە سات و نەهامەتیانە بن. ئەمڕۆ ڕۆژێکە لەو ڕۆژە ناخۆشانەی کە میلەتی ئێمە ئەیبینێ وەکو نمونەیەک لە هەزاران نمونەی ئەوانەی کە لەو ئاوانە خنکاون لەو ڕێگەیانە تووشی سوکایەتی کراون بند کراون. حکوومەت وەکو پێویست هەڵوێستی نییە لەم مەسئلانە و هیچ جۆرە حاڵەتێکی لەم شێوەیە نەبووەتە ئەوەی کە ئەم نیشتیمانەی ئێمە و سیاسیەکان بور و ژێنێ و بەهەژێنێ کە ڕێکەوتنێک بکەن بۆ ئەم نیشتیمانە ڕزگاری بێ لەم کارە ساتانە. باپی ئاماریکی فدراسیۆنی سەرانسەری پەنابەران لە عێراق لە ساڵی ڕابردووە تا ئێستا نزیکەی 30,000 کەس لە هەرێمی کوردستانەوە کۆچیان کردووە و لەو ڕێژێش 300 کەسیان لە ڕێگەدا بە شێوەی جۆراوجۆر گیانیان لەدەستداوە و تەرمی نزیکەی 250 کەسیان هێنراونەتەوە بۆ هەرێمی کوردستان. لە سەرەتای 2015 تا ئێستا ڕێژەی کۆچکردن بە باشووری کوردستان ژمارەی 30,000 زیاتر کۆچیان کردووە و لەم ڕێژەیە لە 175 گەنجە لە 120 بۆ 25 خێزانی و لە دەرەنجامدا نزیکە 300 کەس لە ماوەی لە 2015 و 2016 نزیکە 300 کەس بۆتە قوربانی و تا ئێستا نزیکەی 150 قوربانی گەڕێنراوەتەوە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا یەختێکی دیکە لە ناو ئیجەدا نوقمی دەریاکە بوو کە 70 سەرنشینی تێدا بوو. باپی زانیاریەکان نزیکەی 60 کەسیان گیانی لەدەستداوە و لەو ڕێژێش 34 کەسیان هاوڵاتی هەرێمی کوردستانن. جارێکی تر کوردستان باوەش بۆ ڕۆڵە خنکاوەکانی خۆی دەکاتەوە. بەشێک لەو هاوڵاتیانی بۆ هەڵبژاردننی چارەنووسێکی جیاواز ڕویان لە وڵاتانی ئەوروپا کرد، مردنێکی جیاواز چاوەڕێی کردن. بژاردە بە غیەنارتی سلێمانی.